be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. دوای ئەو دەنگە بکەوە. ئێوارێک بەفر بوو. دایە گەورە لەگەڵ کایە و ڕۆزی پێکەوە بوون. ئەوەلو تۆڕی لێە ڕۆزی ئەوە چی بوو؟ ڕەنگە دیو بوو پێدایە گەورە. کایۆ ئەیزانی دێوڕاز نییە، بەڵام بۆ گاڵتە وای وت. ئەوە باوەڕ ناکەم دێو لەم ژێرە جێی بێتەوە کایۆ. بەفرماڵەکە؟ کایۆ حەزی لە بەفرماڵەکە و لەو دەنگە سەیر و سەمەرانە بوو کە لێوێ ئەهاتن. ئەمجا هەموو لیبووکەکان بە سەماکردنەوە هاتنە دەرەوە و چادێری سێرکەکە و خۆیان بۆ نمایشە گەورەکە ئامادا کرد. دیسان جیکە جیکەکە هاتەوە دایە گەورە. ئێستا جیکە جیکە و بەرزیشە دەنگەکەش لێرەوەیە کایۆ گیان. ڕەنگە داینەسوور بێت. با بزانم چییە؟ وا خۆی دەرخست کایۆ کە بە شوێن دەیناسوورێکە ئاگەڕێت. چۆنن؟ بە دوای داینەسوورەکەم دایکە. لێویاشەیە. لەوانەیە بابە بتوانێ یارمەتی و بە ئێسەیە بۆ لاو باشە بە قوربان؟ خوا حافێز. کایۆ ئیتر گوێی لە جیکە جیکەکە نەما، بەڵام دەمێکی ترە هاتە بەرگوێی. گەت لەو جیکە جیکە بوو باوکە؟ مەبەستێ دەنگی درێلەکەیە؟ یان دەنگی سمارتەکە؟ یان دەنگی چەکشەکەم کایۆ؟ ئەو دەنگە باوکە. ئێستا دەنگەکە بوو بە جیکە جیک و خشە خش. لەوە چ دەنگەکە لەسەرەوە بێت وە باشترە بچی بزانی چییە؟ بۆیە کایۆ بە شوێن دەنگەکە ڕایکردە سەرەوە. نێزانی ئینجا کوێ بگەڕێت، بەڵام لە ناکاو دەنگێکی ئاشنای لە خوارەوە بیست و زانیشی لە کێ بپرسێت. داینەسوورەکە و دۆزیەوە؟ داینەسوور وام زانی دێوە من. ڕەنگە کەشتی ئاسمانی بێت. دێو داینەسوور کەشتی ئاسمانی ئەبێت چ جۆرە دەنگێک بێ کوڕەکەم. وەرن دوام کەون. کەواتە ئێستا زانیمانەوە دەنگە دەنگ و جیکە جیک و خشە خشە چی بۆ کایۆ گیان؟ گیلبەرت! سنووقی مۆسیقا. کایۆ؟ دایکە؟ چۆن لە ناو چاکەتەکەمەوە ئاڵۆسکان وتە؟ نازانم. ئەوە چیەکەی دایکە؟ ئەمە ئەم هەموو شتە بخەمە سەر هەورەبانەکە کایۆ گیان. منیش یارمەتی دێم. باش، ئەم کڵاوە هەڵگرە. سوپاس کایۆ. کایۆ حەزی لە هەورەبانەکە بوو چونکە پڕ بوو لە شتی خۆش و چاوەڕوان نەکراو. سێرکە دایکە. ئەمانم بە تەواوەتی لەبیر چۆتەوە کە مناڵ بووم ئەمە سنووقی مۆسیقای من بوو کایۆ، زۆر حەزم لێی بوو.
کایۆ حەزی لەو مۆسیقایە بوو کە لەو سنووقەوە هاتە دەرێ. ئەمە ورچە خۆشەویستەکەم بوو. ئەم مورچە سەری کونێکی تیایە. حەزێکی یارمەتیم بەی چاکی بکەینەوە؟ تەواو. ئێستا بۆ بە ورچی چەتەی دەریا. کایۆ ئێستا ورچەکەی بەلاوە سەرنجڕاکێشتر بوو چونکە سنووقی مۆسیقاکە چیتر مۆسیقای لێ نایە. من چەتەی دەریام. من کایۆ؟ نا ڕۆزی. ڕۆزی؟ وەرە ئێرە شتێکم بۆ داناوی. وا کەشتی چەتە دەریایەکان هات. ئەوە دەنگی مۆسیقای سنووقەکە بوو. من سنووقی مۆسیقاکەم ئەوێت. هی منە. ئەمەت ئەوێ؟ نەخێر. کەشتی چەتە دەریایەکانی منە ئەوێ؟ نەخێر. ئەگەر بتەوێ ئەتوانی یاری بە ورچە چەتە دەریایەکەی من بکەی. ڕۆزی زۆری حەز لە ورچەکە بوو بۆیە بڕیاریە لەگەڵ سنووقی مۆسیقاکە بە کایۆ بگۆڕێتەوە. ئەجا کە مۆسیقاکە تەواو بوو کایۆ داوای ورچەکەی کردەوە. ئەنێ ڕۆزی ئەتوانی بۆ خۆت یاری بە سنووقی مۆسیقاکە بکەی. نا. ورچە چەتە دەریایەکەم ئەوێتەوە. هی منە. ئەوە چییە؟ ورچەکەم ئەوێتەوە. سنووقی مۆسیقاکەم شکاوە. با سێری سنووقی مۆسیقاکە بکەم؟ سیرکە. ئەگەر ئەم کلیلە بسوڕێنیتەوە سنووقی مۆسیقاکە ئەکرێتەوە دەسەکا بە مۆسیقا لێیان. کایۆ حەزی لە نۆرەگرتن نەبوو. ئەویست یاری بە سنووقی مۆسیقاکە بە ورچەکەش بکات. ئەوە چییە؟ چەتەی دەریا خەزیێنەکەتان دۆزیوەتەوە؟ بەڵێ ئەوە سنووقی مۆسیقاکەیە. ورچە چەتە دەریایەکە پاسەوانێتی. زۆر باشە. کایۆ و ڕۆزی بڕیاریانیا بوو پێکەوە یاری چەتەی دەریا بکەن. باکەم. باکم فێرم ئەکات چۆن یەک نێشتی جوان دروست بکەم. حەزمان لە خلیسکێنەیە. هەرچەنە لە سەرەتا ئەوە ئاسان نییە. هەنێ جار بابەشتی زۆر پێمان ناکە. بەڵام هەمیشە ئەزانێت چۆن ئاگەی لێمان بێت. کە گەورە بم حەز ئەکەم ڕێک وەکو باوکم بم. ڕۆژی وەرزشکردنی کایۆ. ڕۆژێکی خۆش بوو بۆیە کایۆ لەگەڵ دایکی بە پیاسە ئەچوون چەند نامەیەک بنێرن. بەتا سنووقی پۆستەکە پێشکەوتی بکەین. هێ نەوت دەرچۆ. چۆنی ئەندرێ؟ یەک پێشکەوتم بکەین؟ ناتوانم ئەچم بۆ وانەی وەرزشەکەم. بۆچی کایۆژ نایەت؟ من ئەتوانم دوایی بێنمە ماڵێ. زۆر باشە بۆ ناتۆ وڵێ چی کایە حەزەکەی بچی؟ بەخێر بێن. ئەمە کایۆیە. حەزەکەی بەشداری وانەکە بکەی؟ کایۆ شەرمیە کرد. باشە. حەزیشی لێبوو بەشداری بکات. مناڵینە ئێستا کایۆتان پێناسێنم. زۆر باشە مناڵینە یەکەم جار بە خۆڕاکێشان دەست پێەکەین دەی دەستان بۆ سەقفەکە ڕاکێشن ئاوە بەم شێوەیە. من وا دەستم ئاگاتە ئاسمان. اینجا خۆتان بۆ لایەک ڕاکێشن دواییش بۆ لایەکەی تر تەواوە. اینجا دەست بدەن لە پەنجەکانی قاستانەوە. ئەندرێ سێرم کە. اینجا بە قوڵی بازنەی گەورە دروست بکەن. کایۆ بەڕاستی هەوڵی خۆی ئەیە بەڵام ڕاهێنانەکان تۆزێک سەخت بوون. کە ئەم تەپڵەم لێیە ئەبێ قاسان پێشن بە زەویەکەیە بەم شێوەیە. ئامادەن؟ دەی سێرکە یەک دوو یەک دوو. کایۆ دیسان هەوڵی یایەوە ئەویست پیشانی مامۆستاکەی با کە ئەتوانێ ئەمە بکات. کردم. ئافرین زۆر چاکە نۆرەی ڕاهێنانێکی تر ئێستا. بازبازێنی بۆق یەکێکتان دائەنەوێت سەری ئەباتە ناوەوە ئەوی تریش بازی بەسەرایە. من باقم
من باقم منیش ئەمێ بیکەم. بازدان بەسەر ئەندریا کارێکی ئاسان نەبوو. کایە تۆزێ دڵی لە یاریەکە تۆرە. ئەم جارە هەوڵ بە ئەندرێ سەرت بە تەواوی بەرە ناوەوە دەیکایۆ تۆش باز بە بەسەریە. زۆر باشە مناڵینە وانەی داهاتووەتان بینمەوە سوپاس بۆ هاتنەکە و کایۆ. با یاری وانەی وەرزشەکە بکەین. من ئەمێ ببم بە مامۆستای وەرزش، تۆش ئەتوانێ ببی بە بۆق. کایە پێی خۆش بخۆی بکە بە مامۆستای وەرزشەکە. کاچی ماڵەوەیە. ئەوە دایکمە. کایە زۆر شانازیە کرد کە بە تاقی تەنیا توانی یاری بازبازێنەکە ئەنجام بات. ئەمە وای کرد هەست بە متمانی بکات. خوار لەگەڵ ئەندرێ. ئەو فیکەیە چییە پێتەکایەوە؟ من مامۆستای وەرزشم دایکە. موشەکە ئەسمانیەکەمان. کایۆ زۆر دڵخۆش بوو چونکە لیۆی خۆشەویستترین هاوڕێی بڕیاریا بوو تا شەو پێکۆ یاری موشکی ئەسمانی بکەن. ئێستا چین بۆ پارکەکە؟ بەڵێ وایە. خوار لەگەڵ کایۆ خوار لەگەڵ ڕۆزێ. حافیز. لە پێشەوە بۆستە. دەی با بڕۆین ڕۆزی؟ موشەکەکەی من لەوەی تۆ زۆر خێراترە. ناخێر ئەوەی من خێراترە. هاتم منیشمەوە. منیش خەریکە ئەنیشمەوە. ئەمە بنکەی بۆشایی ئاسمانە. ڕۆزی کە کایۆ و لیۆ بینی ئەوە دڵخۆش بوون بڕیاریا یاریان لەگەڵا بکات. ڕۆزی نەخێر. باوکە. دەی بان قەستی نەبوو؟ منیش. نەخێر ڕۆزی. کایۆ زۆر بێزار بوو. ئەیزانی ڕۆزی ئەوێ یارمەتیان بات بەڵام هەموو شتەکانی تێکگا. باوکە نابێ ڕۆزی یاری بە بنکەی بۆشایی ئاسمانەکەمان بکە. باشە. ڕۆزی هێشتا زۆر بچوو کە ڕەنگە نەتوانێت لە منکەی بۆشایی ئاسمان یارمەتیتان با. ڕۆزی ئەتەوێت ڕاوڕاوین لەگە منا بکەی؟ باشە. با بڕۆین دێوەرە. هێ. یەک دنیا موشکی ئاسمانی لێرە نیشنەوە. دەیوەرم بە جووتە کاتی ڕۆشنەوەیە؟ هەر ئەبێ بڕۆینەوە. ڕۆزی کاتی نووسنیەتی. کایە وای زانی نادەتپەروەریە کە بەهۆی نووسنی ڕۆزیەوە بگەڕێتەوە بۆ ماڵەوە. من ئەمەیە لەگەڵ لیۆ لێرە یاری بکەم. ئەتوانی لە ماڵەوە یاری لەگەڵ لیۆیا بکەی. ئەتوانین لە شوێنەکەی خۆمان بنکەیەکی تری بۆشایی ئاسمان دروستکەین. باشە با بڕۆین باوکە. ئامادە بە بۆ دەرچوون خێرە. کایۆ! ڕۆزی نەیویست بنوێت. ئەویست بچێ لەگەڵ کاوی برا گەورەیە یاری بکات. باشە ڕۆزی کاتی خەوە. 5 4 3 2 سیرکە دایکە بەناو تایەکان ئافری. ئەتوانم داواتان لێ بکەم نەختێ بێدەنگ بن ڕۆزی نستووە لە ژوورەوە. دەرچوونەکان دەنگیان بەرزە. کایۆ ڕقی لەوە بوو تەنیا لەبەر ئەوەی ڕۆزی نووسووە ئەم بە بێدەنگی یاری بکات. دەنگیان بەرزە بەڵام دوای دەرچوونەکە لە بۆشایی ئاسمانە چیەکەن ئەوان؟ ها کایۆ؟ نازانم. منیش نازانم. ئەگەر لە بۆشایی ئاسمان بوومایە ئەچوم جلوبەرگی بۆشایی ئاسمانم لەبەر کرد و ئەچوم پیاسەیەکم بە بۆشایی ئاسمانە کرد. بۆستن جلوبەرگی بۆشایی ئاسمانەکەتان بیر چوو. ئێستا بەتانێنم. ڕاستەکەی. با بڕۆین لێرەوە. پێم بڵێن ئێوە خەریکی چین؟
ئێوە گەشتنە هەسارەی بابا منیش ئەگەڕێمەوە بۆ بنکەکە خواتان لەگەڵ. زۆر باشە گەشتی دایە. هێی ئەوە چیەکەن بەجووتە؟ لەسەر هەسارەی بابانی بەڵام نەتانەزانی دێوی ختووکەیان لەسەر هەسارەی بابا ژوانیە؟ هەسارەی بابا ئەبێ لەکوێ بێ؟ چۆنی کاگینکە؟ ئەزانن چی؟ هەر ئێستا بە فرگرێکی تازەم کڕی و لەم کارتۆنە گەورەیە بۆیان هێناوم وابزانم کەشتێکی ئاسمانی چاچی لێ دەرەچێ ئەگەر حەستان لێ بێ. واو کەشتی ئاسمانی! ئەتوانین سەرەوەی لێرەیە دروستکەین. دەرگایەکیشمانەوێت. تەواوە کایۆ؟ ئەڵێن چی پەروانەی کلکەکەی لێرە دانین؟ من ئەتوانم بیکەم. منیش. تەواوە تەنیا ئەوەمان ماوە بیڕازێنینەوە. واو ئەو موشەکە ئاسمانیە زۆر جوانە. ڕۆزی هەستێ کرد لەو هەموو خۆشیی لیۆ کایۆ ئەیچێژن بێبەش کراوە. ئەویش ئەویست یاری بە موشەکە ئاسمانیەکان بکات. منیش. کایۆ نەی ئەویست ڕۆزی موشەکە ئاسمانیەکە تێک بات. خەریک بلێ دەستی بێزارە بوو. نەخێر ڕۆزی. باوکە. کایۆ نابێ ئەوابی لەگەڵ ڕۆزیە ئەو تەنیا ئێوەی یارمەتی و بات. خەریکە گەشتی ئاسمانیەکە ئاشکێنێ. لەوانەیە بە شێوەیەکی تر بتوانێ یارمەتی و باکایۆ. بیرۆکەیەکم هەیە چۆن بتوانی شتێک بۆ موشەکە ئاسمانیەکە دروست بکەین کە کایۆ حەزی لێی بێ. پێویستمان بەما بێ. ئەتوانین ئێستا بچینە ناوی؟ تەواو بوویت؟ دڵنیایت؟ وابزان پێویستی بە ئاڵایەکە ڕۆزی دروستی کردووە. سپاس ڕۆزی. کایۆ زۆر سەرسام بوو بە ئاڵا جوانەکەی ڕۆزی و ڕۆزیش زۆر دڵخۆش بوو کە دوجار توانی بوو لە موشەکە ئاسمانیەکە یارمەتیان بات. ئەتوانین بیخەینە سەرەوە؟ بیرۆکەیەکی زۆر چاکە. وابزانم ئامادەی بۆ یەکەم گەشتی ئاسمانی. ڕۆزیش ئامادەیە. ئەتوانی لێرە دانیشی ڕۆزی. ئامادە بن هەر ئێستا دەرەچی. شوێنی سەلامەتی بەستن. 5 4 3 2 1 دەرچۆ. بەم شێوەیە لیۆ و کایۆ و ڕۆزی ئاڵا دروستکەرە تایبەتەکان دەرچوون بەرەو بۆشایی ئاسمان.